مەسەلەی ئەم ئاوە تقریبان ئەمە خۆی کانیە ئەمانە هەمی بە چوار دەورە کانین ساڵان ئاوەکە زۆر بوو هەر تا پاریش ئالە دەروچەیەکی هەیە لۆ ئاوی لەبەر ئەڕۆشت بەعزە فەلاحیش هەیە لە خوارەوانش تەبعاً ئیسفادەیان لێ کرد ئیتر لێرە گەنج و مناڵ و تقریبان بازێک وەڵا بڵێن گەورەش ئیسفادەی لێ کرد مەسەلەن مەلێ تیا کریا خۆی فێن کراوە گەشتیارێکی بڵێن نیمچە گەشتیار نەک بڵێن گەشتیاری تاو خەڵبم چوار دەورە ئیسفادەی لێ کرد بەستر سبحان الله بە ئیرادی خوا قەزێ ئەم مشکە ساڵیە ئەوە ئیمساڵ ئەوە خۆتانە بین و وشکی کردو بەڵام ماسێکی زۆریشی تیا هەموو ماسەکان هەمووی نیوەی مناڵ بردی و نیوەی خەسار بوو ئیتر وەکو بیری تازەش نەوەڵای بیر لەم چوار دەورانی ئەمە هەر بیرێک خۆی هەیە ئەمە هەر بیرە پێم وانییە هۆکار بیر بێ چونکە هۆکارەکە بەخوا زیاتر وشکە ساڵی وەڵام ماسی تیا وەڵا ئەمە بن برادرم هەیە ئەڵێ ماسیم تیا گرتووە 2 کیلۆ بوو 3 کیلۆ بوو من خۆم بەیانەیەکیان ئالەم ڕۆژانە هاتم ئایرە ماسێکی تیا بوو بەخوا لامایە 2 کیلۆ بوو هەر بەنا ئەم قوڕاوانە ئەسوڕاوە و ئەوە ئاویتیانەما و ئاوا وشکی کرد بەڵێ شتەکە ئیرادی خوایە بەس دیمەنێکیش زۆر جوانی بوو بۆ ئەم شارە ئالۆ دەواازەوە ئەگەر تەسووری بکەن ئالۆ ئاوە ڕۆشت ئەتر ئاحتیادی خەڵک لوا بڵێن بەعزێ فەلاحیش هەبوو ئیسفادەی لێ کرد هەر فەلاحی تریش مەسەلەن پیاز و شتیان هێنا لە دەشت و دەر ئالۆ ئایان شۆرد و خەڵک ئیسفادەی لێ کرد و ئیتر ئەوە بە ئیرادی خوا قەزێ مشکە ساڵی ئاوا وشکی کرد سەرچاوی ئای حەسار من ئەمڕۆ خۆم بە مەیدانیش سەردانی شوێنەکە کردو پێشەی دو سێ جار سەردانمان کردووە بەهۆی وشکە ساڵی وێر لە ڕاستیدا لە ئێستادا وشکی کردووە شارەوانیمان بەرنامەی هەیە کە لە ئەمڕۆ بەیانیدا ئینشاڵڵا فرسەتێکە و پاکیەکەینەوە حەفارەی بۆ ئەبین هەندێک پیسی و پۆخلیوانی تێ پاکیەکەینەوە چاکینەکەین و بەڵام ئێمە پێشتیش ڕامان گەیاندووە و ئەتوانین لێرەوە ئاماژەی پێ بکەین کە ئەو سەرچاو ئەو ناوچەیە ئەیکەین بە شوێنێکی گەشتیاری جوان لە خزمەتی هاوڵاتیانی شارەکەن ئەو پێشتر بۆ کشت و کاڵەوانە سوودی لێبینراوە بە دەرەجەی یەک وە شارەوانی بڵێن فەرمانگەی ئاو بیری تریان هەیە سێ بیرمان هەیە وەکو بیرەکە ڕوا بۆ سەر شاخ ئەوە لێوێ بۆ هاوڵاتیانی شارەکەمانە بەڵام بۆکو سەرچاوەکە وەکو ئاوەکە تەنها بۆ کاری کشت و کاڵی بەکار هاتووە بۆ ئاوی خواردنەوەی ماڵان ئێمە مەشروعی ئاوی هەڵەبجە هەیە ئەوەی ڕێکخراوەی بڵێن کۆریەکە شەریکی کۆری ئەو لێوە گرفتمانیە ئەو سێبیریشمان هەیە ئاوی باشە یعنی لە ڕووی ئاوی ماڵانەوە هیچ گرفتێک بڕان ناکەم هەبێت و